بەدڵنیاییەوە ئێمە بە بەردەوامی متابعین و خۆم بە بەردەوامی ڕۆژانە تایبەت بە بەرهەمی سەوزە و میوە جاری وا هەیە لە قەدەغەکردنی هێنانی و کردنەوەی و ئەم بابەتانەیە جاری وا هەیە بەرزبوونی نرخ ڕوئەیە بە تایبەت تەماتاڵی ئاڵتونە بەرز و نزم ئەکات چیتان کردو ڕێکارێکی دروست بۆ ئەم بابەتە بگیرێتە بەر ئەو بەرز و نزمە نەکات نرخەکان. خۆتان دەزانن لە هەموو دنیادا بابەتی بەرهەمی ناوخۆیی کاتێک کە هەر وڵاتێک بەرهەمی ناوخۆیی خۆی دەبێ بۆی پارێزگاری لە بەرهەمە ناوخۆیەکەی خۆی بکات کۆمەڵێک ڕێکار دەگرێتە بەر ئێمەش مافی خۆمانە یعنی یان قەدەغە دەکەین یاخود ئەوە تا باج بەرز دەکەینەوە بەڵام لە هەردوو حاڵەتەکەدا ئێمە بەڕاستی نامانەوێت یعنی لەسەر خەڵکی فەقیری نرخەکان بە شێوازێکی زۆر بەرز ببێتەوە بەڵام ڕەچاوی دۆخی جوتیارەکانی خۆشمان دەکەین بە دڵنیاییەوە و بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری شیان بین بە بەردەوامی ئێمە کار لەسەر مەسەلەی بە بازاڕکردنی بەرهەمەکان دەکەین. خۆتان دەزانن من ئیمساڵ لە چەند مانجی ڕابردوودا سەردانی شاری بەسڕەم کرد بۆ ئەوەی کە بتوانین ئێمە فراهەمی ئەو بازاڕە لەبارە بکەین کە لە ناوەڕاست و خواروی عێراق هەیە بۆ بەرهەمەکانی جوتیارانی خۆمان بە تایبەتی بەرهەمی تەماتەی جوتیارانی ناوچەی پێنجوێن و منتیقەی لای باڵەکایەتی و سۆران و حاجی ئۆمەران بۆیە یان دەشتی هەولێر بۆیە ئێمە بە بەردەوامی لە پرۆسەی بەردەوام داین لەسەر پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان بەرزبوونەوەی نرخیش لە هەموو دنیادا وایە جاری وایە ڕوودەدات چونکە عەرز و تەڵەبی ینی بازار ینی خواستی بازار و عەرزی جوتیارەکان جیاوازی تێدەکەوێت ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی زۆر جار نرخ بەڵام بە دڵنیاییەوە ئێمە بە بەردەوامی متابعین و خۆم بە بەردەوامی ڕۆژانە متابعی سعری ئەلوەکانی هەرێمی کوردستان دەکەم ئەگەر زانیمان سعر زۆر بەرز بۆ لەسەر بەکاربەر لەسەر ئەو کەسانی کە خواستی کڕینی بەرهەمەکانیانەیە بە دڵنیایی و ڕێکاری تر دەگرینە بەر بۆ ئەوەی کە سعرەکە نزم بێتەوە. ئەلوەکانە پرسماڵێم باشە ئێمە بۆ 4 فەسەڵ میوە و سەوزەکانمانی هاوشێوەی وڵاتی ئێران بۆ نیمانە ئەنجا ئەوە دەبێت سەرمایەدارەکانی ئێمە بیر لەوە بکەنەوە بە هەماهەنگی لەگەڵ جوتیارەکانمان سیستمی پێشکەوتوو بۆ ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان دابنێن خۆتان دەزانن ئێستا لە هەموو دنیادا تەکنەلۆژیا دەور و تەسیراتی گەورەی هەیە ئەو پێشکەوتنی کە لە بواری تەکنەلۆژیادا هاتوۆتە پێشەوە لە دامەزراندنی سیستمی هایدرۆپۆنیک بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە بەکارهێنانی وزەی نوێ بۆ هەموو ئەوانە دەور و تەسیراتی خۆی هەیە بۆەوەی کە تۆ بتوانی لە هەر چوار وەرزەکانی ساڵدا بەرهەمی کوالەتی بەرزتە بێ بخێ بازاڕەکانەوە ئەمە بەتەنها بە حکوومەت ناکرێ بەڵکو دەبێت سەرمایەدارەکانی ئێمە ئەو ئەرکە بگرنە ئەستۆ و ئێمە ژۆک حکوومەت هەم چاودێریان بکەین هەم تەسیلاتیان بۆ بکەین.